كاك عمر جان فرمو. السلام عليكم عمر. عليكم السلام ورحمة الله. كاك عمري خوشويست. والله ما من كمان دام يتري كنترول موتور هيز بس خوم يعني لبشتنا بروفار إجناكا. يا ربي خواز زاي بخير الداتوا إن شاء الله خواب بحش قربود بوبكاتوا لم دنيا شيء إن سواسا شاء كان الله درجة بارز رحمة الله دكاتوا. سواسا كان بارزي والله يتربو آي دزنرجو نيجا كان شون هاي بيكم أكل حمودينا كان فضلا كان دزن شال جرميان يعني كاك ما عمر لقب حلمة ورزم دا جنابة هزناكي كاتك میز و پیسایی دێتە دەرەوە هەست دەکەی لەو کاتانەدا کە هیچ لە ئەندامەکانی جەستەت هاتووەتە دەرەوەیان هەست پێ ناکەی ئەو نانا هەستە هەست بيز ناكم هەست پێ ناکەم هەست پێ ناکەی کە عینی ئەو لە ئەندامی پاش و پێشی مرۆڤ ئەو شتانی کە دەبنە مای دەستنوێشکاندن هەست پێ ناکەی کە هیچ هاتووەتە دەرەوە. نا 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 لا ناوكم بارخواف قرر هەست بيشتنا هەز بە هیچ شتێک ناکەی بەسەر چاو کاکە عومەر یا ڕەبی خوا پاداشتی بەخێرت داتەوە ئینشاءڵڵا بەم ناڕەحەتیە گەورە بەهەشتی خوا بەسەردێنی وەخوای گەورەش دەرگاکەرەوەی وەکو دەرگایەکی لێگرتووی دڵنیا بە چەندین دەرگای تری داخراوت لێ دەکاتەوە لە ژیاندا و ئێوە جێگەی ڕێز و حرمەت و خۆشەویستی هەموو لایەکمان بەسەر چاو کاکە عومەر ئێستا لەسەوەش قسە دەکەم ئینشاءڵڵا بەسەر چاو. خوا لە ڕازی بێ کاکە عومەر جان. دیارە کاک عومەر وەکو دوا پەیوەندی وەریان گرت کاتەکەمان کەم بۆتەوە کاکە عومەر ئومێدەوارم کە هەموو خاوەن پێداویستیانی تایبەت هاوکاری تایبەتیان بکرێ بە تایبەتی لە ناو ماڵەوە وەخوای پەروەردگار خۆی کار ئاسانی بۆ کردوون خاوەن پێداویستیە تایبەتەکان خوای بە عەزەمەت و گەورەی خۆیەوە سوبحانەه وتەعالە زۆر کار ئاسانی لە دینیا بۆ کردوون. ئێمەی مامۆستایانی ئاینیش کام لە خۆم و مامۆستایانی ئاینیە کار ئاسانی تایبەتتریان بۆ بکەین. کاکە عومەری خۆشەویست کاتێکەوە باسی نوێژەکانی کرد دەستخۆشی لێ دەکەم ئینشاءڵڵا نەهێڵی هیچ نوێژەکەت فەوتێەوە هەموو خاوەن پێداویستە تایبەتەکان کە بەشێکی جەستەیان واتە لە پشتێن بەرەوژێر بە کوردی بەرەوژێر بە کوردی خۆماڵان لە پشتێن بەرەوژێری ئیژ ناکەوە هەست بە هیچ شتێک ناکە ئەمانە هەموو عیبادەت و فەرزەکانیان وەکو ساغەکان لەسەر واجبە لە دینی خوای پەروەردگاردا والحەمدولله ئەوانە هەمویان ئەهلی دین و عیبادەت و تاعەتن و هەر نوێژێک بەو ناڕەحەتیە دەیکەن ئینشاءڵڵا چەندین ئەجری زیاتریان لە ساغەکان بۆ دەنووسرێ واگەر تەنانەت نەتوان هاتوچێ مزگەوت بکەن بۆ هەموو فەرزێک خوای گەورە لە ماڵی ئەجری جەماعەتیان بە ئیزنی خوای پەروەردگار بۆ دەنووسێ بەڵام بەشداری نوێژی جومعە و هەندێک لە جەماعەتەکانی ئینشاءڵڵا ئەوانی کە لە دەوروبەریانن یان خۆیان هیممەتی بەرزیان نەبێ لە مزگەوتیش بۆ جەماعەتەکانیش نەکرد بۆ جومعەی ئینشاءڵڵا دانەبڕێن. کاکە عومەر گیان پاک و خاوێنی مەرجە بۆ نوێژ واتە مرۆڤ ئەو کاتێک کەوا نوێژ دەکا ڕوو لە قیبلە دەکات لەسەر عەرەبانەکەت کە تۆ نوێژ دەکەی یان لەسەر بەرماڵدا دەنیشی بە هەر شێوازێک بێ ئەوە گرنگ نییە گرنگێ لەو وەختەیە مرۆڤ پاک و پوختی خۆی هەبێ واتە هیچ پیسیەک بە ژیانیەوە نەبێ بە پێی توانە واتە لە ئەندامی پێشەوە و دواوەی میز و پیسایی دەرنەچوو بێ واگە دەرچوو بێ ئەو شوێنی کە پێوێتی جەنابەت ئێستا هەست پێ ناکەی هەست پێ ناکەی خوا پاداشت داتەوە یا ڕەبی لە بەهەشتا خوای گەورە پاداشتی ئەو ناڕەحەتیە گەورە بداتەوە کە خۆت پادەکەیتەوە یان پاک دەکرێیتەوە ئەبێت لە وەختی نوێژەکەدا ئەو دایبێ کە پێت هەڵدەگیرێ ئەو پەڕۆیە کە بە ئینسانەوەیە ئەو شوێنە پاک بێ واتە هەم خۆت شت بێتەوە هەم جلوبەرگەکانی ژێرەوە و ئەو پەڕۆیە ئەو دایبە ئەوە خاوێن بێ جا ئەمە بۆ بەڕێزت ئەگەر زانیت بۆ خۆت پادەکەیتەوە یان کەسێک هاوکارت دەبێت لە خێزانەکەدا لەگەڵ تا ناڕەحەتیت بۆ دروست دەکات دینی ئێمە دینی ئاسانکاریە بەڕێزم ئەگەر زانیت بە لە ڕۆژگارێکی درێژە یان لە کورتە ناڕەحەتیت بۆ دروست دەبێت کە نوێژی نیوەڕۆت کرد تەبعاً ببێ گومان ڕۆژانەی ئینسان چەند جارێک دەبێت خۆی هەر لەبەر تەندروستی لاشەی خۆشت هەمومان پێویستیمان بە خۆپاکردنەوەیە کاکە نوێژی نیوەڕۆ دەستنوێژ مەگرە مەچۆستە بەرمەبووان لە 11 دەستنوێژ مەگرە لە 11 دەستنوێژ مەگرە بانگی نیوەڕۆ سعات 12 لە هەولێر لە 12:20 لە سلێمانی 12 بانگیدا بانگی فەرموو ئەمجا تۆ خەریک خۆ ئامادەکردنت بە بۆ نوێژ خۆت پاکەوە خۆت پاکەوە واتە پیسیەکان لابە خۆت پشەوانێ بۆ تەندروستی خۆتەوە هەر پێویستە بەبێ نوێژیش ئەمجا دەستنوێژ هەڵگرە پچۆسە بەرماڵەکە نوێژ بکە لە کاتی نوێژەکەدا شت هاتە دەرەوە تۆ هیچ هەست بە هیچ ناکەیت نوێژەکەت دروستە هەروتت الله ئەکبەر و نوێژت کرد و لەو کاتەیە میز و پیسایی لە ژێرەوە دەڕۆی تۆ هەستت بە هیچ نەکردو نوێژەکەت دروستە کە سەلامی چوار ڕکاتی نەک دوو ڕکات چوار ڕکات نوێژی نیوەڕۆت کرد زانیت بۆ نوێژی عەسر ئەگەر ڕۆژگار درێژ بوو بۆ نمونەوەکو ئێستا لە هاویناندا نوێژی نیوەڕۆت کرد
ئێتە دوازبە لە عەسریشا هەر لەبەر تەندروستی خۆت جارشکە پشکنین بۆ لەشی خۆت بکرێتەوە و پیسایەکانت لێ بکەنەوە و پێستە نەسوودێتەوە تووشی نەخۆشیەکانی ئەندامی جەستە نەبی ڕۆژگار درێژە پێویستە لە عەسریشا خۆت پاکەوە تا مەغریبیش دیسان بەقەدەر ڕۆژێکی پاییز ڕۆژگار درێژار خۆ پادەکەیتەوە لە هاوینانە کاکە عومەرجان هەر نوێژە لە کاتی خۆیان بکە بەڵام کە بانگی نیوەڕۆیدا کە بانگی عەسردا ئەمجا خۆت پاکەوان و دەستنوێژەکە بەگرە و چۆستە بەرماڵ بەڵام لە زستاناندا کە جەو ساردا ئاو ساردا ئاوی گەرم و کارەباوەکو پێویست نییە لە زستانان و لە ڕۆژگارە کورتەکاندا کە تۆ نیوەڕۆ خۆت پاکەدەوەلەوە چێ زەڕور نەبێ هەتا مەغریب خۆ پاکەیتەوە کە نوێژی نیوەڕۆت کرد چوار کات یەکسەر سەلامە دای بڵێ نێتمە چوارکان نوێژی عەسریش دەکەم بە کۆکردنەوە لەگەڵ نوێژی نیوەڕۆ ئەڵڵاهو ئەکبەر چوارکان نوێژی عەسریش بە جەمع لەگەڵ نیوەڕۆکە تا بکە کاکە عومەر ئیتر نوێژ مەکەوە خۆ پامەکەوە هەتا نوێژی مەغریب کە مەغریبت کرد ئیتر تۆ پێویستیت بە خۆپاکردنەوە نیە ئەمجا هەتا وەختی خەوتن دایبەکە ناگۆڕی خۆت پاناکەیتەوە خۆ ناشۆیتەوە زەرور نییە نوێژی مەغریبت کرد خێرا چوارکان نوێژی عیشاشی لەگەڵا بکە دوای سەلامدانەوەی سێ ڕکاتی مەغریب چوارکان نوێژی عیشا بکە ئیتر خۆت پامەکەوە خۆت عەزیەت مەدە و ئاوی گەرم ناوێ هەتا وەختی خەوتن ئەو کاتە لەبەر تەندروستی خۆت بە دڵنیایی خۆت پادەکەیەوە وەڵامەکە ڕوونە لە ڕۆژگاری درێژی وەکو هاویناندا و لە کاتی گەرمادا ئینسان ناکرێت ئەو دایبێ بکە پێوەیەتی یعنی چەند سعاتی زۆر پێوەی بێ هەر بۆ تەندروستیت خراپە نوێژەکانت لە کاتی خۆیدا بکە بەڵام عەرزم کردی خۆت مەکە ڕاڕاییەوە وتت ئەڵڵاهو ئەکبەر تۆ بیرت لەوە نییە ئاگال لێ نییە دەسەڵاتی تۆ نییە وا لە ژێرەوە میس هاتووە پیسایی هاتوۆتە دەرەوە نوێژەکەت هەمووی دروستە هیچ نوقسانێک بەسەر نوێژەکەتان نەهاتووە یا ڕەبی خوای پەروەردگار بە بەهەش پاداش دەداتەوە دڵنیا بە ئێوە خاوەن پێداویستی تایبەت خاوەنی هیممەتی بەرزن و لە قیامەتە بەڕاستی پاداشتی ئێوە بەس بەهەشتا ئینشاءڵڵا لەم دنیادا ڕوو لە خوا بن هیممەتتان بەرز بێ و ئەو کەسانش کە ئەم خاوەن پێداویستە تایبەتانە کە لە ماڵیاندان واللهی گەورەترین عیبادەت و خواناسی سنت ئەوەیە تۆ هاوکاری ئەمانەبی بەڕاستی هاوکاریکردنیان بەدەمەوە بوونیان ڕووخۆشبوون لەگەڵیاندا پێداویستیەکانیان بۆ جێبەجێکەی هاوکاری بردنە حەمام و پاکردنەوەیان بکەی بەخوا بەقەدەر شەو نوێژی کەش سنەتێکی گەورەیە ئاوە ئەجر پاداشتان بۆ دەنووسێ ئێوەش خاوەن هیممەتی بەرزن کاکە عومەر و هەموو هاوشێوەکانی ئینشاءڵڵا بەهەشتی نەبڕاوە لە بەردەمماندایە مرۆڤ کە چووە بەهەشتەوە لێ دەپرسن قەت لە ژیان تا ناڕەحەتیت بینیوە ئەڵێ ئەی پەروەردگارە سوێند بە گەورەیت بۆ چرکەیەک لە ژیانمان ناڕەحەتیم نەبینیوە یعنی بەس بەبینینی بەهەشت چوویتە ئەو دی و دەرگای بەهەشتەوە ئەوەندە خۆشی دەبینی هیچ ناڕەحەتێکی ئەم دنیایەت لەبیر نامێنێ